السلام عليكم. وعليك السلام ورحمة الله إلى بخير بێ كيف درست سلامتي ممنون. تۆ چۆنی باشی الحمد لله كثيرا. ئیلە آه باسی خۆتم بۆ بکە لە پێش خۆ لە تێستەکە و ئێستا گەشتی بە چەندێک و چۆن پێگەشتی. والله ما مستوى. الحمد لله يعني ترى ديك استنباجهم. بس يعني بزرگ زحمت شتم نبر أكل. يعني هو مطالبة كم نبرش مكل. بس يعني زور نبير أتوا ودرجة هواوش من هنا أنا أتلا كل يوم لما أكتبش بيت نوع درجة هوا من هنا يعني زور راح هنا مش مأكل لسر أويك تون كان ببير خون بهن موانا بس نمت يعني براستي وبجداري حفظ القرآن شو مكربون. بەڵام کە هاتمە ناوخولە وازم لە هینا ینی ساربوونێکی زۆر ڕووی تێکردم بەس الحەمدوللا لەگەڵ ئەو خوڵە ینی گۆڕانکاریی زۆرم کرد بەڕاستی ینی ئێستا لە دوو خولەک دا خەت لەبەر ئەەکەم ماشاءالله وە لە سێ خولەکیش الحەمدوللا بربەستەکەم بڕیە پازدە خەت لەبەر ئەەکەم بس ینی ئتقانەکەم ڕاستی ینی مام ناوەندە بس بەڵام ئینشاءالله پڕاهێنانی زیاتر بەرزی ئەەکەینەوە واني كحفظ مأكد له قرآن يعني تواوي روجكم لو دولا فرض أنا يعني الاسبينان 6 ساعات باش نورانا 2 ساعات شوان تقريبا 2 ساعات بس دبر مأكد باش هنجين تقريبا 6 ساعات كش يعني تاكو دوازده من هر مراجعة مأكدو كتي هشتا إتقانا كم باش نبو إني هر يعني بيرم تۆ أتوا سبەینیان هەڵەسای سبەینیان چەند سەعاتێک پێئەدا 6 ساعات أجد جاري واش مازال هبو أم كردت شوار يعني ئەمە إذا سێ تالي ڕۆژ بەس بيان في الشو أم من هلستا يعني دواتر زود چەندێکە پێئەدا لەبەرکردنی تر لبركنا كان كجوين روانا 2 ساعات ئەمە 6 ساعات دو ساعات دواتر شوانش 2 ساعات ديسان لبرم أكردوا داري وهبو 2 ساعات يتكش يعني ساعاتك أم كردا مراجعة يعني هشتا يعني بالطواتي زبط نبوه دوو لاپەڕە 8 ساعاتە پێئەدا هێشتا زەبڵ نابوو. أري والله يعني ئێستا أول دوو لم في لاپەڕە أداء بە چنێک لەبەرەکەیت الحمد لله الأخوة بالذات بي يعني ب6 دقة 10 دقة أقرب كم دقة يعني بطيقاني كبرز يعني ماشاءالله بە 10 دقة بەڵێ بدقش إتقاني برز بە 10 دقة و ئیتقانێکی سابت و بەرز. أري والله الحمد لله الأخوة بالذات بي سپاس يعني بەخوا. أول شيء بإخوة جورية بس المانو يعني كتواني من بجداري أخلى بكين هرتن لسرتا يعني لو ما زحمت بو يعني نمن أتواني بجدارين بس براستي يعني كزود وحامان كرت إخوة جورية لما ناسانك الحمد لله نقدرك يعني كلي هشتم بوابزام كلي في هشتم بجداري مكت بس قدر إخوة اشتكاته بش نمتواني طوايبكم أو جارة كل منو يم الحمد لله الأخوة بالذات ببردوامي ماشاءالله خوا سەرکەوتوو بی برنامج ئیلاخان. بخش يا ربي. بەڵام ئیلافخان پێم بڵێ ئەم شتە کێ ئەتوانێ ئەمە ئەنجام بدا ئەمە ڕێگایەکە بەسەری بڕۆیت یان ئەوەیە شتێکە خەیاڵێکە خەونیەکە و بانێک دراوە بانێکی تر نەدراوە. نا والله وش توني راستي يعني زور كسش أقصيك يعني أرن أو بهريك لنا خواي جورا بهري بهم كسك بخشي هم كسك كتوانت يعني إلا دبت بخوي هول بدا سار نبيتوا يعني أكسي كسر نبيتوا راهنا يعني زور أكا يعني والله زادي وهب يعني نخوش ما زور نخوم كرديا يعني راهنا أنا كان أكم يعني دواتك راهنا أنا كان متاو كرديا سي راهنا أنا كان يبش كم زياتريش مكرديا يعني ماشاءالله إلا أول سوربي لسر کەواتە إلا بە سوربي دبي يعني أصلا مش کەواتە فرميتي تور بەڵێ بالنسبة أبدا زناني كانتا ئەحسەنت کەواتە بەڕێزان قسەیەکی زۆر جوانی کرد فڵان بەهرەی پێ دراوە فڵان بەهرەی پێ نەدراوە ئێمە ئەڵێن مرۆڤ خۆی بوونەوەرێکی بەهرەیە هەرخوا وەکو موعجیزەی خەڵقی کردووە بوونی مرۆڤ خوا خۆشایەتی داوە لەقەد خەلەقنا الئینسانە فی چی تقويم في ئەحسەنی تەقویم یعنی تەواو خۆی موعجیزەیە خۆی بەهرەی هەیە خۆی عەبقەریە بلیمەتە چی وا لێ ئەمە ئەکا کەسێک ببێتە عەبقەری و مێشکی بەکارخە و کێ وای لێ ئەکا کە تواناکانی هیچ نەمێنێ ئەمە بەکارهێنانی مێشکە دەسەکان خۆش بە ئیلاقان پای قسەیەکی ترت بۆ هاوڕێنە يقول فدشتات يا ربي والله جرينج أبي كبجدار أبي دبي لسرتا خود يكلاي بكي وبوي طواوي راهن أنا كام كي مش كتصالا بكي بتايبت خو خوراك تان يعني زور إني تابكن راستي ما مصاشتي كتير هي بابي جمع وين من لبولي هشت بوم
ئێستا لە ئەوە مازان کۆمەم بەس کە پۆلی هەشت بووم ئەمن تەواوی شیرناتی نەمە خوارد ئەوەی ناوی کێک و شیرناتی بۆ من نەمە خوارد شکر هەتا خواردنەکانیش بێتنەوەحەکەیت خواردن ناخوارد تەنها سەوزە میوەم ئەخوارد نی زۆر بەکەم ینی لە ماری خواردنیان پێ ئەدەم نی کە ئەچمە مەکتەب ینی سبحان الله من ئەو شتانم نازانی ینی ڕاهێنانیشتی بەحیات خۆ نەمدیتیا کەچمە مەکتەب ئیمتحانی والله شێسمان هەبوو یان بیستمان هەبوو ئەنی بەس لاپەڕەکانم هەڵەداوە يعني سبحان الله زۆر حەنتی کە بوو تەواوی دەرەجەکەم دەهێنا يعني کە مامۆستا پرسیاری لێ کردین ینی هەمووی جواب ئەداوە ینی بێ ئەوەی من لێبەرکردنەک بکەم بێ ئەوەی لە مارە ڕاهێنانێک شتێک بکەم يعني ئەوە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەوەیت و خەوت ڕێککەی دووش و خوارد لە خواردنە زیان بەخشەکان خۆت بە دوور بکەی ینی دائیمەن حەوانەوەش بەخۆ بەخش ینی ئەو حەوانەوەی کە مامۆستا ئاواتیش باسی کرد بەڕاستی ئێگزار سوودی هەیە ینی کە پێشتر ئەم کردیتم بێ ئەوەی کەس پێم برێ بەس ینی زۆر سوودی هەیە و ئەوەش بەفەزلی خوای گەورە کە بەشداریمان کردو کە پێی پیشاندان کە ڕاهێنەکان چۆن بکەین زیاتر بەردەوام بین بەس کە گەیشتمە پۆلی 10 و 11 ئەوانە خواردنوشتم ئەخوارد ینی تەواو ینی شتەکە هەمووی گۆڕا لەبەرکردنی بینینەکە نەما ینی هەمووی تێچیدا ینی ئێستا دەبی بە سەحات لە دیار لەبەرکردنەکە دانیش بامە بەس داواکار نەخوای گەورە بەردەواممان پێبەخشی و ڕاهێنانەکان لە بۆمە هەموو مسلمانان ئاسانکە ئامین یا ڕەبی خۆ سەرکەوتو بیلاف خان خۆشحاڵ بووم ئومێدوارم ڕازی بیا ڕەبی لەگەڵ جەنابیشان ئومێدوارم هەموو هاوڕێیان هەموو ئەندامانی ئەم خێزانە جوانە پێکەوە دەستی یەکتری بگرین بۆ سەرکەوتن خوشکان و برایەتەکان ناڵێن دەستێکی مەجازی چکە حرامە کوڕکس دەرسا لە یەک وەسمە ئەوەیە ئومێدوارم کە هەمووتان ببنە تاکێک ببنە گوڵێکی جوان لەم کۆمەڵگایە بۆ بەرەو پێشبردننی ئازیزانم لەخوا سەرکەوتو بن ئازیزان دەستەکانتان خۆش بێ و موفق من ئینشاءالله